سڵاتان لێ بێم کاتتان باش. کەرتی کشتتوکاڵ بە هەموو سەرچاو بەشە جیاوازەکانی ئەمیشە نەخشە ڕێگایەکی گرنگ بووە لە زانستی ئابووریدا بۆ پێشخستنی کەرتی ئابووری بەتابەتی لە وڵاتانەی کە تاکسەرچاوی داهاتن یاخود بەدەل لە نەوت و مادەکانزایەکان هیچ سەرچاو بەدیلێکی دیکەی داهاتیان نییە. بەتابەتی ئەم بابەتە لە کابینی نوێمی حکوومەت هەوڵێکی باشە بوو پێشخستنی کەرتی کشتتوکاڵ ینی کەم ڕزگارکردنی کەرتەکە لەو چەق بەستوی کە لە ماوەی ڕابردوودا هەیبووە. لە دوای 4 ساڵ نەتیجەی بەردەست ئانی چییە لەو خاڵانەی کە وەکو کارنامەی وەزارەت دانرا بۆ پێشخستنی ئەم کەرتە دەتوانین بڵێن ئەم کەرتە ئێستا ڕێڕەوی ڕاستی خۆی وەرگرتووە جوتیار ئەم شاهێدەیە بۆ وەزارەت و حکوومەت یاریێم دەدات لەگەڵ هەمومانە کۆمەڵک بابەتی ئانی تایبەت با دۆخی بازارەکان و بەتایبەتی ئەوەی کە پەیوەندی بە نرخی گۆشتی سوور وەروەها قادەغاکردنی هاودەکردنی ئاژەڵ لە هەندێک وڵاتەوە کە تەزەخومێکی لە جۆری نرخەکان دروست کردووە هەمومان دەکەمە بابەت و تۆر و گفتوگۆی زیاترم لەگەڵ میوانەکەم بەڕێز شەیما جەمال کوێخا ڕاوێژکار لە وەزارەتی کشتتوکاڵی حکوومەتی هەرێم وەردەگرم. شەیماخان سپاس بۆم دەرفەتە بەخێر. زۆر سپاس بۆ ئێوەش. لە دوای تێپەڕبوونی 4 ساڵ بەسەر کابینەی نوێم لە وەزارەتی کشتتوکاڵ چی کرا چۆن ئەم 4 ساڵەتان چۆنەڵی تێپەڕاند؟ بەداخەوە ئێمە بەهۆی قەیرانی ئابووری کە ڕووی لە هەرێمی کوردستان کردووە بەڕاستی بەرنامە و پلانی وەزارەتی کشتتوکاڵ بۆ ئەم 4 ساڵە نەماتوانیوە بڵێن 100% پێکاومانە. بەڵام ئەوەی گرنگە ئێمە هەنگاوی زۆر باش نراوە لەو هەنگاوانە مەسەلەی وەبەرهێنان لە کەرتی کشتتوکاڵە یعنی یەکێکە لەو کارانەی کە بەڕاستی لەم کابینەیە بەجوهدی ینی هەموو لایەک بەتایبەت جەنابی وەزیر و ئەنجومەنی وەزیران توانراوە بەڕاستی هەنگاوێکی زۆر باش بنرێت کە وەبەرهێنان لە کەرتی کشتتوکاڵە لە 1 بۆ نزیکەی 100 بەرز بووەتەوە. ئەمەش کە هەنگاوێکی زۆر باشە ئەمە بەتەبان وەبەرهێنانی دەرەکی و وەبەرهێنانی ناوخۆییشە بەتایبەت ئێمە کۆمەڵی وڵات هەوڵەدەن وەبەرهێنان لە هەرێمی کوردستان بکەن لە یاسا و ڕێنمایەکانی وەزارەتی کشتتوکاڵ و حکوومەتی هەرێمی کوردستانە توانراوە بەڕاستی ئاسانکاری زۆر بۆ وەبەرهێنەران بکرێت. جگەلەوە ئێمە هەنگاوەیەکی تری زۆر گرنگ نراوە مەسەلەی هەماهەنگی و لێکتێگەشتن و ئەو چەقبەستوەی لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی یعنی حکوومەتی ناوەند بووە دەربارەی کەرتی کشتتوکاڵ توانیمانە قۆناغێکی زۆر گرنگ لەوە ببڕین بەتایبەت ئێستا هەماهەنگیەکی زۆر هەیە لە مەسەلەی بە بازارکردنی بەرهەمی گوتجوتیارانی هەرێمی کوردستان و ناوڕاست و خواروی عێراقیش لە ناو عێراقە بە گشتی هەرێمی کوردستان و ناوەندیش بە تایبەتی مەسەلەن ئێستا ئێمە جوتیارانی ئێمە بەڕاستی ئەگەر بینیمان ئەم ساڵ لە یعنی ساڵی پار لە هاوینە بەڕاستی کێشەی بە بازارکردنی بەرهەمی جوتیارانمان هەبوو. عێراق تۆزێک نەرمی نوان دووتوانیمان ئەو حاڵەتە چارەسەر بکەین لەگەڵ ئەوەشە وەفدێکی باڵای جوتیارانی عێراق سەردانی وەزارەتی کشتتوکاڵ و جەنابی وەزیریان کرد و ئێمەش توانیمان لە چوارچێوەی ڕۆزنامەی کشتتوکاڵی هاوبەشتە بتوانین هەماهەنگیەک بکەین و لەو کاتانەی کە پێویست بوو قەدەغەکردنی بەرهەم بۆ ناوخۆی هەرێمی کوردستان ڕابگەێنین. من دێمە سەر بابەتی وردەکاری ڕۆزنامەی کشتتوکاڵی و ئەو بەرهەمەی کە جوتیار بەرهەمی دەهێنێتە چەند ڕەچاوی پلانی زانستی کراوە بەڵام پێش ئەوە ئەم هەموو ئیشە باشی ئەم هەموو پلانە باشەی کە لە 4 ساڵی ڕابردوودا لە کەرتی کشتتوکاڵ کراوە دەتوانین بڵێن کەرتی کشتتوکاڵ ئێستا ڕێڕەوی ڕاستی خۆی وەرگرتووە و ئەگروایە بۆ جوتیار لێرولەوەی هەرگلەی هەیە یعنی فراوانی و چۆنەڵی گرنگی کەرتەکە وای کردووە کە هێشتا بەخواستی خۆتان ئەم ئیشی تێدانەکەن یاخود کەمە کورتی و گرفتەی و دەبێ پلانەکان زیاتر بێ بۆ چارەسەرکردنی. بەڕاستی خۆی هەر قۆناغێک تۆ بتەوێت لە هەر بوارێکە پێشکەوتو ببیت بتانی سەرکەوتو بیت هەمیشە بربەست هەیە. ئێمە وەکو من لە سەرەتای ئاماژەم پێدا باشترین بربەست یان بڵێن خراپترین بربەست کە تووشی کەرتی کشتتوکاڵ بووە مەسەلەی دۆخەدارایەکەی هەرێمی کوردستانە یعنی ئێمە لە وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئەو نەمانتوانیوە دەعمێکی مادی باشی جوتیاران بکەین لە کاتێکە خۆتەزانی جوتیاری هەرێمی کوردستان لە ئێستاشە زۆرینەی هەرە زۆری بە تەریقە کۆنەکەی بە ڕێگا کۆنەکەی کشتتوکاڵەکە ئەمیش کاریگەری هەیە لەسەر ئەوەی کە تۆ بە هەدەردان زۆر ئەبێ لە بوارەکە بەڵام وەکو ئاماژەم پێشدا هەر بوارێک تۆ بتەوێت پێشکەوتو ببیتایە هەمیشە
بربەستەیە هەمیشە هەوڵ ئەدەی باشترین پلان جێبەجێ بکەی. ئێستا ئێمە لە وەزارەتی کشت و کاڵە بەڕاستی هەنگاوی زۆر باش نراوە هێشتا بەپێی تمۆحی ستافی وەزارەتمان نییە چکە بەڕاستی چکە ئێمە هەمووی خەڵکی مختصی کشت و کاڵین لە وەزارەتی کشت و کاڵە کە پلانێکدا ئەنرێت هەوڵ ئەدەین بە باشترین شێوە بە جوانترین شێوە جێبەجێ شەماخان دەتوانی پێم بڵێ بۆ مە پلانەکان بەراورد بە ڕابردوو وەک خاڵێکی جیاکەرە و جیاوازی کە زۆر گرنگ بێ وەکو ڕاوێژکارێک کە لە چوارچێوەی تیمی وەزارەت ئیشتان لەسەر کرد بێت لە ماوەی ڕابردوو ئێستا چییە لە وەزارەتی کشت و کاڵ؟ مەسەلەی وەبەرهێنان وەبەرهێنان لە کەرتی کشت و کاڵە ئەوە یەکێک لەو پلانانەیە کە وەزارەت کاری لەسەر کردووە و بە جددیش کاری لەسەر کردووە. مەسەلەی بە بازارکردنی بەرهەمی جوتیارانی هەرێمی کوردستانە لە ناوخۆ و دەرەوەی هەرێمی کوردستانیش ئەوەی هەنگاوێکی زۆر باشە کە لەم فترەیە ئێمە لەم کابینەیە بەرهەمێکی باشمان هەناردەی دەرەوە کردووە بە تایبەت بە وڵاتانی خەلیج و وڵاتانی ئۆروپی. خاڵێکی تر کە زۆر گرنگە مەسەلەی پێدانی قەرزی کشت و کاڵی کە لە ڕێگای بانکێکەوە هەماهەنگی کراوە و لێک تێگەشتن کراوە لە نێوان وەزارەتمان و بانکەکە بۆ ئەوەی ینی قەرز بداتە جوتیاران بە کەمترین ینی بەبێ سوو با بڵێن. خاڵێکی تر مەسەلەی ئامێرە کشت و کاڵەکانە کە دیسانەوە ئامێرە کشت و کاڵەکان بە قەرزێکی درێژخایان بەبێ قانزاج بە لێخۆشببوونی گومریکی و پێدانی تابلۆی ئامێرەکان بە جوتیاران بە بەلاش ینی ئەمانە هەمووی هەنگاوی زۆر باشن کە هەرێمی کوردستان و وەزارەتی کشت و کۆمەڵ ناویانە. بەڵام مەسەرەن لە بواری ئاسایشی خۆراک و لە بواری دانوێڵە ئێمە ئەکتیفای زیاتیمان هەیە لە بواری گەنمی بەرهەمهێنانی گەنمە. دواوەڵامت ئیتیفای زیاتی بۆ هەموو بەروومەکان ڕاستەیان چەند بەروومێکی دیاریکراوە؟ سەرکە هیچ وڵاتێک ناتوانێت ئەکتیڤای زیاتی هەبێت لە هەموو بەرەوەەکە. من ئێستا کەوتم ئەکتیڤای زیاتی باسی دانوێڵم کرد. ئێمە لە دانوێڵە ئەکتیڤای زیاتیمان هەیە و ئەتوانی بیفرۆشێنیش. بەڵام چونکە هەرێمی کوردستان لە ئێستاە لە قۆناغی وەرچەرخانە لە کەرتی کشت و کاڵە ئێمە پێناڵی ینی قۆناغی تەحویل ئەکات ئەگوازێتەوە لە قۆناغێکی چاندنی کۆنەوە بۆ قۆناغێکی چاندنی نوێ بەکارهێنانی تەکنەلۆژیای نوێ. بۆیە ئێستا لە هەنێ بەرهەمە ئێمە ئەکتیفای زیاتیمان هەیە بەڵام لە زۆر بەرهەمیشە ئەکتیفای زیاتیمان نییە. وەکوتم لە ئاسایشی خۆراکە بۆ ئەوەی ئەم بابەتانە خۆتەزانی کەرتی کشت و کاڵ پەیوەستە بە ئاسایشی خۆراکێکی خۆرینە طبعاً کشت و کاڵ لوبی ئاسایشی خۆراکە. بۆیە ئێمە لە ئاسایشی خۆراکە پێ ئێمە ئەکتیفای زیاتیمان هەیە ئەکتیفای نزبیمان هەیە. لە ئەکتیفای زیاتیە یان خوددابینکاریە هیچ وڵاتێک ناتوانێت بە تەنیا خوددابینکاری بۆ خۆی دروستکە. ئەبێ کۆمەڵێ وڵات بەیەکەوە هەماهەنگ بن بۆەوەی بتوانن خوددابینکاری دروستکەن و تەواوکەری یەکتر بن. لە هەنێ وڵات و لە هەنێ ئەجوا ئەتوانی کۆمەڵێ بەرهەم بچێنی لە هەنێ وڵات و لە هەنێ ئەجوایی تر ئەتوانی کۆمەڵێ بەرهەمی تر بچێنی. بۆیە بە ینی بە هەماهەنگی و بە هاوردە و بە هەناردە ئەو کاتە خوددابینکاری دابینەکەی باش. لە ڕووی بەرهەمهێنانی کشت و کاڵیەوە کە وتت لە سەدا تێپەڕاندووە زۆرمان ماوە بۆ ئەو ڕێژە و ستانداردە کە وەکو ستانداری جیهانی لە کەرتی کشت و کاڵ مامەڵەی لەگەڵا دەکرێت دەبێت ئەم ستانداردە چەندێک بێ بۆ نمونە ئێمە چۆن لە شانازی پێوە بکەین. خۆی ئێستا ئێمە شانازی پێواکەین کە بووە بەدەست دەلەسەد و هەمیشە دەرگای وەزارەت واڵایە و هەمیشە ئاسانکاریمان بۆ وەبەرهێنەران کردووە بۆ ئەوەی بتوانن لەو کەرتە وەبەرهێنان بکەن. بەڵام ئێمە ئەڵێن ئەوەندە بگاتە ئەو ئاستەی کە کاریگەری لەسەر جوتیاری ئاسایی نەبێت. یعنی ئاستێکی دیاریکراو نییە بۆ وەبەرهێنان. تا وەبەرهێنان بکەی بواری تازەتر دێتن ئاراوە. ئێستا لە هەولێرە لە ئەلوەی هاوچەرخی هەولێر مەسەلەی هایپۆپۆنیک و هایدروپۆنیک و ئەوانەمان هێناوە. یعنی ڕێگایەکی چاندنی نوێیە. هایدرۆپۆنیک یەکێکە لەو ڕێگا چاندنانە کە لە وڵاتانی پێشکەوتووە ڕەنگە 15-20 ساڵ 30 ساڵ پێش ئێستا ئیشیان لەسەر کرد بێ. بەڵام لە هەرێمی کوردستان بوارێکی تازەیە چونکە ژینگەی هەرێمی کوردستان جوگونجاوە بۆ ئەوەی وەبەرهێنان یان چاندن و کشت و کاڵشێماقان هاوڕای ئەو بۆچوونەی کە شارەزایان دەڵێن ئەوەی لە کابینی نوێمی حکومەت کراوە لە کەرتی کشت و کاڵ لە مێژووی حکومڕانی کوردی داوێنەی نەبووە؟ بەڵێ باش بەڵێ چونکە بەڕاستی لە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستانە ئیشی زۆر باش کراوە بۆ کەرتی کشت و کاڵ. بەڵام هێشتا بە پێی خواستی وەزارەتی کشت و کاڵ و حکوومەت و جوتیاران و خەڵکی هەرێمی کوردستان نییە. بۆ ئەوەی بگەین بەم ئاست و تموحە
دەبێت پلانەکان چی بێت؟ هەمیشە ئەگەر کێشەی دارایی و ئابووری لە وڵات نەبێ ئەتوانی پێشکەوتون بەدەستبێنی. ئەگەر ئێمە بگەڕێنەوە بۆ ساڵەکانی 2009 بۆ 2014 ئەبینین پێشکەوتنێکی زۆر باش بووە لە هەموو بوارەکانە بە تایبەت لە کەرتی کشت و کاڵە. ئێستش پێشکەوتن و بەرەو پێشچوونێکی زۆر هەیە، بەڵام ئەگەر کێشە ئابووریەکان چارەسەر بکرێت بتوانرێت یارمەتی جوتیاران بە شێوەیەکی باشتر بدرێت ئەو کاتە کەرتەکە زۆر پرسیارێکی منطقی کەرتی کشت و کاڵ خۆی کردێکی خۆبژێویە، ینی بۆ چاوەڕێی دەست و دەمی حکومت دەکەن، ینی کەی ئەم کەرتە دەگا بەم ئاستە. هەموو کەرتێک پێویستی بە دەعمی حکوومەت هەیە. ئێستا خۆت ئەزانی مەسەلەی شەڕی ئۆکرانیا و رووسیا، پەتای کۆرۆنا، گۆڕانکاریەکانی کەش و هەوا، ئەمانە هەمووی کاریگەریان لەسەر بابەتە سەرەتایەکانی چاندن کردووە. نرخی تۆ بەرز بووەتەوە، نرخی پەیین و سەماد و قڕکەرەکان بەرز بووەتەوە. ئەمانە هەمووی لە دەرەوە هاوردە ئەکرێ، بۆیە تەکلیفەی زۆر ئەکەوێت لەسەر جوتیارە. دواتر بەڕاستی هێشتا بازاڕی ناوخۆ و دەرەوە زۆر بە تەواوەتی واڵا نەکراوە بەرامبەر بەرهەمەکانی جوتیاران. بۆیە جوتیار هەمیشە چاوی لە دەستی حکوومەتە بۆ ئەوەی لێخۆشببوونی گومریکی زیاد بکات لەسەر ئەو بەرهەمانای کە هەیە، یعنی ئەوانەی کە ئەچنە بواری کشت و کاڵەوە، مەسەلەن لێخۆشببوونی گومریکی لە مەسلەی پەیین و هاوردەکردنی پەیین و مەسلەی قڕکەرەکان و مەسلەی تۆ و ئەو بابەتانە ئەگەر ئەوانە لێخۆشببوونی گومریکی بگرێت تەکلیفەی لەسەر جوتیار کەمترە بێ و جوتیار دەتوانێت بەرهەمەکەی زیاد. لەمە گرنگتر ئەوە نییە ئێوە ڕێگا دوورەکە بۆ جوتیار نزیک بێنەوە. بۆ نمونە ئەو کۆمپانیانەی لە بواری مادە قڕکەرەکان، ئەوانەی کە موادی کشت و کاڵی و کە جوتیار لە ئەسنای کارکردنی پێویستی پێێتی بۆ کارگەی تایبەتمەند ناکەنەوە دەربارەی ئەم بابەتانە بۆ ئەم سەرمایە لە ناوخۆدا بەگەڕ بخرێتەوە. ینی بیر لەمە نەکراوەتەوە پرۆژێکی باش نییە بۆ کەرتی کشت و کاڵ. ئەم پرۆژەیە بیری لێکراوەتەوە، تەڕحیش کراوە بۆ بەرهێنەرەکان و لە بەرنامەی وەبەرهێنانی کەرتی کشت و کاڵیشە ئەو بابەتانە باس کراوە، بەڵام هەنێ بابەتیش پەیوەستی بە ئاسایشی نیشتیمانیوە هەیە، هەنێ بابەت هەیە تۆ شتی تری لێ دروست ئەکرێت جگە لەوەی بابەتی قڕکەر و پەیین و ئەوانە ئەبێت ئەچێتە ناحی ئاسایشەوە بەبێ گەڕانەوە بە عێراقتوان ئەمەکەنیەوە. هەنێ بابەت ناتوانانی و هەنێ بابەتیش ئەتوانین، هەنێ بابەت سیادیە. باشە، ئەوەی تایبەتە بە ڕۆژنامەی کشت و کاڵی، پێ دوایە کشت و کاڵی جوتیاری ئێمە لە کشت و کاڵکردن بە سەلیقەیە، یعنی بە پلانێکی زانستی تۆکمە بەرهەمەکەی دەهێنێتە ناو، چونکم هەندێک جار لە کاتی پێگەشتنی بەربوومەکان تەزەخوم دروست دەبێت. خۆت حتمما لە هەموو کەس باشتر ئاگاداری ڕاوێژکاری لە وەزارەت ئاگاداری وردی بابەتەکانی بۆ ئەمە دروست ئەبێت. بەڕاستی ئێمە فێری جۆرێک لە کشت و کاڵ بووین، وەکوتم جوتیاری ئێمە بە ڕێگا کۆنەکەی ئیش ئەکات. فێری جۆرێک لە کشت و کاڵ بووین. ئەو جۆرە ئەوەیە کە ئێمە بۆ نمونە پێویستە هەموو جوتیارەکان گەنم بچێنن، لە هەمان ڕۆژە گەنم دەستی پێەکە، لە هەمان فترە کۆکردنەوەی بۆ ئەکرێ بینە سەر بەرهەمەکانی باغداری تەماتە و خەیار و بانجان و بامی و نازانم ئەو بابەتانە هەمووی بەیەکەوە لە یەک کاتە ئەیچێنێ، هەمان کاتیش پێ ئەگات کە دێتە بازارەوە. بازار عەرض و تەلەبە، کە عەرضت تەلەبت کەم بوو، جادۆخە دارایەکەش کاریگەری لەسەر ئەوە کردووە دیسانەوە، چکە هاوڵاتی پێشتر مەسەلەن 5 کیلۆ تەماتەی بکڕایە ئێستاوانی و کیلۆ تەماتە ئەکرێت، چونکە توانای کڕینی ئەو بابەتەی نییە بە ڕێژە زۆرە. بۆیە کە هەمووی بەیەکەوە دێتە ناو بازارەوە، ئێمە لە پیشەسازی خۆراکیشە لاوازین. ئەگەر پیشەسازیمان هەبێت ئەو تەزەخومە دروست نابێت. هەرچەند لە ئێستاە لەم کابینەیە توانێن راوە 2 کارگەی دروستکردنی دۆشاوی تەماتە لە هەریر و شارە زۆر پاڵپشتی بکرێت و بکرێتەوە، بەڵام هێشتا بەپێی خواستی جوتیاران و خەڵکی هەرێمی کوردستان نییە، چونکە پیشەسازی خۆراک لەگەڵ چاندن و کشت و کاڵە تەواوکەری یەکترن. بۆیە ئەبێ ئەگەر لە بوارێکە پێشکەوت و بیت لە بوارێکی ترە لە سەرەتای پێشکەوتنە بێت دیزانەوە ئەو دەسەخومە دروست ئەبێت. بۆ ئەوەی ئەو تەزەخومە دروست نەبێت پێویستە
جوتیاری ئێمە خاریتەی کشت و کاڵی بەکاربێنێ کە ئێمە هەمیشە لە وەزارەتی کشت و کاڵ جەختمان لەسەر کردوێتەوە لەگەڵ کاتێ پۆلیسی پەیپەرەکەمان لەگەڵ هۆڵندەکانی شەدانە کە سیاسەتی وەزارەتی کشت و کاڵە جەختمان لەسەر خاریتەی کشت و کاڵی کردووە چونکە نەخشەی کشت و کاڵی زۆر گرنگە بۆ ئەوەی ئەو تەزەخمە لە هەرێمی کوردستان وەکو خۆی جێبەجێ دەکرێت گەشتۆ بە جوتیار نەجارێ ئێمە هەوڵمان داوە گرفت و خەلەنە تا ئێستا نەگەشتۆ بە جوتیار نه لەبەر ئەوەی ئێمە تازە ئەو پۆلیسی پێپەرەمان دروست کردووە جوتیاری ئێمە ناتوانانی قەناعەتی پێ بکەین من ئەم پار بوو زۆر هەوڵمدا لەگەڵ باوکمە سۆیا بچێنێ تۆوەکەشم بۆ برد هەموو حاڵەت هەموو بابەتەکانیشم دابین کرد بەڵام قەناعەتی بەوە نەبوو سۆیا بچێنێ دوای ئەوەی کە لە وەزارەتی کشت و کاڵ بەشی توێژینەوەی ڕێنمایی و توێژینەوە و ڕێنمایی کشت و کاڵی گەرمیان توانیمان سۆیاکە بچێنین باوکم بردە سەر سۆیاکە ئەو کاتە قەناعەتی کرد احتیمالە ئەم ساڵ بتوانێت سۆیاکە بچێنێ بۆیە گۆڕینی عقلی جوتیار لە چاندنی بابەتێک بۆ بابەتێکی تر بەڕاستی کاتی زۆری پێدوانیە گۆڕینی مەقلێتە پەیوەندی بە جدوای ئابووری بەرهەمەکەەوە بێت بەتەکیید تۆ هەموو بەرهەمێک جدوای ئابووری خۆی هەیە ینی من پێت ئەڵێم سۆیا ئەگەر جوتیاری ئێمە بڕات سۆیا بچێنێ کاریگەری لەسەر نابێت لە دوای ئەوەی کە گەنمەکەی کۆ کردەوە ئەتوانێت لەو عەرزە سۆیاکە بچێنێ لە پێش ئەوەی چاندنی وەرزی تازەی گەنم دەست پێ بکات ئەتوانێت سۆیاکە کۆکاتەوە لە کاتێکە جدوای اقتصادی سۆیا زۆر بەرزە ینی جگە لەوەی کە لە پیشەسازی خۆراکە بەکاردێ لە پیشەسازی علەفی پەلەوەریشە بەکاردێ یعنی بەرهەمێکی پرۆتینی باشە بۆ پەلەوەری یعنی ئێمە کێشە ئێمە نرخی ئالیک بەرزە بێتەوە لە کاتی ینی بۆ پرۆژەکانی پەلەوەر کێشەکە لەوەیە کە نرخی سۆیا لە بازاری جیهانی بەرزە باشە ینی جێبەجێکردنی ڕسمی گومرگی پێم وابێ بۆ یەکەم جار لە کابینی نوێم ئەم سەلاحیەتە درا بە وەزارەتی کشت و کاڵ ئەگەر ئەم ڕسمی گومرگی وەکو خۆی جێبەجێ بکرێت بۆ ئەم تازەخۆمە دروستە بێت شەیماکە یعنی بۆ نمونە هی ئەوەی لە کاتی خۆیان بەپێی پێویست ئەم باجە بەڕێژە ناسەپێنرێت بۆیە بەروومەکان لە پڕێکدا ینی چۆن دەڵی نرخەکان زۆر بەرز دەبێتەوە لە پڕێکە دادەبەزێت گرفتەکە چییە؟ ئێمە بەڕاستی کاتێک باسی ڕسمی گومرکی ئەەکەین یان ڕسوماتی گومرکی ئەەکەین لەگەڵ ڕۆژنامەی کشت و کاڵیە ئێمە ئەبێ ڕەچاوی ئەوە بکەین بەرهەمی خۆمان کەیت پێ ئەگات کە بەرهەمی خۆمان پێگەشت قەدەغە ئەەکەین ئێمە بەڕاستی لە وەزارەتی کشت و کاڵ هەرچەند من لەگەڵ قەدەغەکردنە نیم بەڵام ئێمە کە بەرهەمی خۆمان دروست دێتە بەرهەم قەدەغەی ئەەکەین نایەڵین هیچ بەرهەمێک ئێمە بەڕەسمی بۆ ئەوەی ئەوە بزانن من باسی ڕێگای تر ناکەم بۆ هاتنە ناوەوەی بەرهەم بەڵام وەزارەتی کشت و کاڵ بە شێوەیەکی ڕسمی لە خاڵە سنووریەکانە هەر بەرهەمێکی ناوخۆی هەرێمی کوردستان بێتە بەرهەم ئێمە هاوردە ئەوەستێنین تەماتە یعنی لە وەرزی تەماتە خەیار بانجان ئەوە نەیتوانی بە کۆنتترۆڵی نرخی بازارکە ینی قسەکە ئەمەیە بەڕاستی بازار نرخەکەی کۆنتترۆل ناکرێت ئەگەر بێتۆ تۆ بەرهەمت بە 24 سعاتە لە ماوەی دوان زەمانگەکە نەبێت ئێمە لە وەرزێکە بەرهەممان هەیە لە سێ وەرزە بەرهەممان نییە ئەبێ ڕەشاوی ئەوە بکەین ڕێگال لاوەکی و قاچاقچەکان ئەوانی کە بۆ نمونە لە دەرەوەی دەواازەکان ئەم بەربوومانە دێنە ناو هەرێم تا چەند ئەمە بابەتەکەی قورستر کردووە بە وەزارەتی کشت و کاڵ بەتەکید ئەش کاریگەری خۆی هەیە لەسەر وەزارەتی زیاتر لە چی سنوورێکەوە ئەم بەرهەمانە داخڵ دەبن شێماخان بخوا لە هەموو سنوورەکانەوە بەتایبەت سنوورەکانی عێراق بەتایبەت لە سنوورەکانی عێراق دانیشتن و گفتوگۆ هەبوو لە نێوان کشت و کاڵی هەرێم و عێراقدا بۆم بابەتە ئێمە بەردەوام دانیشتن و گفتوگۆمان هەیە وەفدی هاوبەشمان هەیە بڵێن لە لیژنەکانیانە ئەندامی تایبەتمان هەیە و ئەندامی بەردەواممان هەیە ئەو بە بەردەوامی ئێمە مناقەشەی ئەو بابەتە ئەکەین بەڵام مەسەلەی تەزەخم و بەرز و نزمی سعری بەرووبوومەکان ئەگەڕێتەوە لەسەر خواست و خستنە بازارەوە یعنی خستنەڕۆ عەرض و تەلەب بابەتێکی دیکە کە دەمەی بۆچوونی بەڕستی لەسەر بگرن بابەتی گرانبوونی نرخی گۆشتی سوورە لە بازارەکان بە ئێستایشەوە ئەم نرخە ینی بە ڕێژەیەکی بەرچاو لەسەرەوەیە چی کراوە بۆ دابەزاندنی نرخی گۆشتی سووری لێرە لێ گوێمان لێ دەبێت کە بۆ نمونە وەزارەت و حکوومەتی هەرێم پلان و بەرنامەی خۆی هەیە بۆم بابەتە بەڵام تا ئێستا کەمون تۆ گفتوگۆ دەکەین ئەم نرخە هەر بە بەرزی ماوەتەوە
مەسەلەی بەرزبوونی نرخی گۆشتی سوور لە بازارەکانی هەرێمی کوردستان تەنها نیە، لە هەموو بازارەکانی جیهان نرخی گۆشت بەرز بووەتەوە. ئێمە وەکو وەزارەتی کشت و کاڵ و سەرچاوەکانی ئاو بەڕێوەبەرایەتی گشتی سامانی ئاژەڵی و ڤێتەرنەری پێش 2 ساڵ پێشبینی گرانبوونی نرخیان کرد، کۆبنەوەی خۆیان کرد، راپۆرت و پلانی و بربەست و بەرەگاربوونەوەی ئەم بابەتیان نردووە بۆ ئەنجومەنی وەزیران. وەکوتم کۆمەڵێ هۆکار هەن کە کاریگەریان لەسەر بەرزبوونەوەی نرخی گۆشتی سوور هەیە. مەسەلەی وشکە ساڵی، گۆڕانی کەشوهەوا، بەرزبوونەوەی نرخی مادەکان کە ئەچنە بۆ ئەو یعنی مەسەلەی ئالیک و ئەو بابەتانە لە وڵاتی منبعەوە کە ئاژەڵەکانی لێتێ نرخ گران بووە، شەڕی ئۆکرانیا و رووسیا، مەسەلەی وڵاتانی ئەقلیمی کە بەداخەوە ئەوانیش بربەستیان دروست کردەوە لە هاتنە ناوەوەی ئاژەڵی زیندوو بۆ ناو هەرێمی کوردستان. لە وەزارەتی وەکو وتم خۆی ئاژەڵی زیندوو زۆر کەم بووەتەوە، یان بەڵێن لە هەرێمی کوردستانە بەڕاستی ڕێژەکەی زۆر کەم بووە. لە وڵاتانی تریش لەبەر ئەوەی ئەو بەرزبوونەوەی نرخە زۆر نەبێت بۆیە ئەو کارەیان کردەوە. مەسەلەن ئێستا تورکیا نزیکەی $140 یان $100 خستوویەتە سەر هەر ئاژەڵێک کە بێتە ناو هەرێمی کوردستانەوە ئەگەر بە ترانزیت لە خاکی وڵاتەکە یابێ، جگە لەوەی کە نایڵێ بەرووبوومەکانی خۆیانیان ئاژەڵەکانی خۆیان بێتە ناو هەرێمی کوردستانەوە. ئێران قەدەغەی کردووە. سووریا ڕێژەی کەمی هەیە لەو ئاژەڵانە و تقریبەن ئەویش بربەستێکیان داناوە. مەسەلەی ئەوەیە ئێمە بەداخەوە ئەو کۆمەڵێک لەو بازرگانانەی ئێمە کە ئاژەڵەکە تێن ناو هەرێمی کوردستانەوە دەستی و خۆی ئەیبەن لە ناوڕاست و خواروی عێراقە ئاژەڵەکانیان ساغەکەنەوە و بەرووبوومەکانیان ساغەکەنەوە، بەرهەمەکانیان ساغەکەنەوە. ئەمەش وای کردووە شەماخەنار خەلەل و گرفت نییە بۆ بابەتی کۆنتترۆل نەکرین دەواازە سنووریەکانی ئێمە، یعنی معقولە منطقە بۆ منە ئاژەڵک بێتە ناو هەرێمی کوردستان لێرەوە ڕەوانی عێراق بکرێت. ئەخر سێرکە ئەو کاتە کە جووتی کە بازرگانێک ئاژەڵ دێنێتە ناو هەرێمی کوردستانەوە، ئەو بەشی هەرێمی کوردستانی هێناوە، ینی ڕێژەکەی هێناوە و دواتر ئەیەوێ بازرگانە ئەیەوێ قانزاج بکات، یعنی خۆتۆ ناتوانانی بە خەڵک بڵێ تۆ قانجازمەکە بۆ ئەوەی ئیشەکانی ئێمە بڕوات. بەڵام لەگەڵ ئەوەشە هەرێمی وەزارەتی کشت و کاڵ داوای کردووە لێ خۆشببوونی گومریکی یان کەمکردنەوەی ڕێژەی گومرک ئەسڵەن پێشتر بە حسە بوو، بە نسبە بوو بۆ کۆمپانیەکان. ئێستا ئەوە نەماوە، چەند ئاژەڵ ئەتوانی بهێنی بێنە بۆ قەڵەوکردن بێ یان بۆ سەربڕین بێ. کۆمەڵی ڕێکاری زۆر بە ڕێژەیەک هاتووەتە خوارەوە، هێشتا بەپێی تەمۆح نییە، چونکە وەکو وتم مەسەلەی گواستنەوەی ئاژەڵەکان لەو وڵاتەی کە ئەیکڕن بۆ ناو هەرێمی کوردستان، مەسەلەی گومرکی کە لەو وڵاتانەی ترانزیتی تیا هەیە، مەسەلەی بەرزبوونەوەی نرخی ئاژەڵەکە لە وڵاتەکە خۆی، ئەمانە هەمووی تەکلیفەن. کێشە گەورەکە تورکیای ئێران دروستی کردو بۆ ئێمە کامیانە؟ هەردووگیان بەبێ ئەستثنا. باشە جگە لەوەیشە، یعنی با ئێمە تەنها ئەو وڵاتانە تاوانبار نەکەین، کۆمەڵی هۆکار هەن. وتم ئێران نایەڵێ ئەسڵەن ئاژەڵ بێتە ئەم دیوەوە، تورکیا گومریکێکی زۆری خستووەتە سەری، بەڵام لە وڵاتەکەیش کە دروست یعنی کە ئەیهێنن نرخەکەی بەرزە، یعنی نرخی ئاژەڵی زیندوو عالەمیان بەرز بووەتەوە. باشە وەکو دوایین پرسیار پێشبینی و ئاماژەکان بۆ کەرتی کوشت و کاڵ بۆ ئایندەی هەرێمی کوردستان چی دەبێت؟ خەڵک چاوەڕێی چی بکات؟ ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی کشت و کاڵ و جووتیاران دەست لە ناو دەست و هەماهەنگ من کەرتی کشت و کاڵ بەو پێی هەرێمی کوردستان هەر چواروەرزی ساڵی هەیە، ژینگەیەکی گونجاو و خاکێکی گونجاو و کەش و هەوای گونجاوی هەیە، ئەتوانێت کەرتی کشت و کاڵ ڕێژەیەکی زۆر باش لە ئابووری هەرێمی کوردستان دابنات و خاڵێک بخاتە سەر گۆڕانکاریەکان لە کەرتی کشت و کاڵ. کە ئەمە ڕوودەدات؟ ئەمەلمان ئەبێ هەبێت. ئێمە هەوڵە دەین لە وەزارەتی کشت و کاڵ هەمیشەش هەوڵمان داوە، پێویستە خەڵکی ئێمەش هەوڵ بدەن تەکنەلۆژیای نوێ ڕێگاری نوێ بۆ کەرتی کشت و کاڵ بەجێ ڕاوێژکار لە وەزارەتی کشت و کاڵی حکوومەتی هەرێم سپاس بۆ ئامادەبوونت مادومان کردیت. زۆر سپاس بێ ئەوەش دەستان خۆش بێ، زۆر سپاس، سەرکەوتوو بن. زۆر سپاس. بینەرانی بەڕێز و خۆشەویست، تا بەرنامەیەکی دیکە خواتان لەگەڵ.